So she's better, urinary control. پزیشک و پسپۆڕانی بڕبڕەی پشت و مێشک و دەمارن. سێمین کۆنفرانسی زانستی پزیشکی بڕبڕەی پشت کۆی کردوونێتەوە. لە کۆنفرانسەکەدا لەلایەن پسپۆڕان و وانەبێژانی ناوخۆیی و بیانی نوێترین توێژینەوەکان دەخرێنە ڕوو. پزیشکێکی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار و بڕبڕەی پشت دەڵێت ئامێرە ئەلیکترۆنیەکان و وەرزش نەکردن و قەڵەوی هۆکاری سەرەکی زیادبوونی نەخۆشیەکانی بڕبڕەی پشتن بەتایبەت لە ناوچینی گەنجاندا. بەکارهێنانی ئامێرە زیرەکان وەکو مۆبایل و لاپتۆپ و کۆمەڵێک ئامێری تر ئەمانە یەکێکن لە هۆکارەکان بۆ زیادبوونی نەخۆشیەکانی بڕبڕەی پشت، هەروەها دوورکەوتنەوە لە وەرزش زیادبوونی نەخۆشی قەڵەوی، ڕێژەی قەڵەوی لە نێو کۆمەلگا کە ئەمەش هۆکارێکی تری زیادبوونی نەخۆشیەکانی بڕبڕەی پشتە. بەڕێوەبەری بۆردی کوردستانی بۆ نەشتەرگەری و بڕبڕەی پشت و مێشک دەڵێت ئاستی زانستی پزیشکیمان لەم بوارەدا لە ئاستێکی جیهانیدایە. زۆری ڕووداوەکان لە عێراق و هەرێمی کوردستان بەتایبەت جەنگەکان ئەزموونێکی گەورەی بە پزیشکانی عێراق و کوردستان بەخشیوە. ئێمە لە ئاستی زانستی ئەگەر وەکو لە عالەم زیاتر نەبین، ئێمە لە مستەوای نەفسی مەرحەلەی ئەوەی کەوا لە دەرەوەی کوردستان ئەزمونێکی زۆر تایبەتمان هەیە لە ڕووداوەکانی مێشک و بڕبڕەی پشت بەهۆی ئەو هەموو ساڵانەی کەوا ئەو نەوع جەنگانەی کەوا بینیومان. لە هەرێمی کوردستان زیاتر لە 60 پزیشکی پسپۆڕ لە بواری بڕبڕەی پشت و مێشک و دەمار هەیە. زۆرینەی نەشتەرگەریەکانیش لەم بوارەدا لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. ڕەنجە ڕەحمان، کورچاد نیوز، هاولێر.